لە پێنجەمین یاریەکانی قۆناغی کۆتایی خولی لاوانی کوردستان و لە کۆمەڵی یەکەم لاوانی برایەتی پێشوازی لە سیروانی نوێ کرد. لاوانی سیروانی نوێ بە ئامانجی گرتنی پێشەنجی کۆمەڵەکەیان بوونە میوانی برایەتی بێهیوابوو لە نیوەی کۆتایی. دوای تێپەڕبوونی تەنها 6 خولەک لە بەرزکردەوەیەکی ئاەت دیاری محەممەد ڕێبوار دەرگای گۆڵەکانی کردەوە و سیروانی نوێی بە گۆڵ یەکەم پێشخست. دواتر ئەیاد بە تۆمارکردنی 3 گۆڵی 1 بە دوای 1 واتە هاتریک ئەرچی تیپەکەی لە یاریەکە ئاسانتر کرد. گۆڵەکانیش لە خولەکانی 27 و 36 و 39 تۆمارکران. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم عەمار محەممەد گۆڵ یەکەمی لاوانی برایەتی تۆمار کرد. لا نیوەی دووەم ئایادی گۆڵکار جارێکی دیکە گەڕایەوە بۆ گۆڵ تۆمارکردن و لە خولەکی 53 گۆڵی پێنجەمیانەکەی و سوپەر هاتریکی خۆی تۆمار کرد. لە خولەکی 64 پێشڕەو ساڵح گۆڵی شەشەمی بۆ لاوانی سیروانی نوێ زیاد کرد. لە خولەکانی 73 و 79 ئایاد دیاری سوودی لە هەڵی بەرگریکارانی لاوانی برایەتی وەرگرت و با تۆمارکردنی 2 گۆڵی دیکە دەبل هاتریکی لە یاریەکە تۆمار کرد و کۆی گۆڵەکانی خۆشی لە قۆناغی کۆتایی وەکو گۆڵکار بۆ 9 گۆڵ بەرز کردەوە. لا دووە خولەکی یاریەکەش ڕاڤیا ڕەزا با تۆمارکردنی گۆڵی نوێن بۆ لاوانی سیروانی نوێ کۆتایی با کەرنەڤاڵی گۆڵ تۆمارکردن هێنا. سپاس بەخوا توانیمە ئەمڕۆ یاریەکی باش و پێشکەش بکەین و ئاستێکی بەرز پێشکەش بکەین. سپاس بۆ خواتوانیمان بە پلەی یەکەم سەر بکەین و بۆ ڕوبەڕووبوونەوەی یانەی هەندرێن و ئێمە ئەو ئەنجامەمانەویست. ئیشەڵا بۆ یاری هەندرێنش خۆمان ئامادەکەین بە باشتر و تەمرین باشتر و ڕێنمایەکانی مدەڕێب زیاتر پێڕەوەکەین. دوایەوە کە لەلایەن ئیتیحاد و گۆڵەکانم ڕەتکرایەوە کە 15 گۆڵ بوو. سپاس بەخوا لە قۆناغی دووەمیشە توانیمە نیوەی ئەو گۆڵانە تۆمار بکەم تەبعاً بە یارمەتی یارزانە هاوڕەکانم. سپاس بۆخوا کە توانیشمان بە پلەی یەکەمی سەرکەوین بۆ قۆناغی چوارگۆشەی زێڕی. وەڵی یعنی تەبعاً هەر هەمووی بە یارمەتی هاوڕەکانمەوە چەنی ئازایەتی منە دووەنە ئازایەتیەوانە. من سپاسیەوانەکەم سپاسی ئیدارە و هەر هەمویانەکەم هەر هەمویان پاڵپشتم بوون. زۆر زۆر سپاس بۆ ئێوەش. بەم شێوەیە لاوانیانی سیروانی نوێ با بەدەستێنانی 10 خاڵ و پلەی یەکەمی کۆمەڵەکەی گەیشتە نیوەی کۆتایی خولی لاوانی کوردستان. لە دوو یاری چوون و هاتن ڕوبەڕووی هەندرێن دەبێتەوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.